بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی بڕیاری دادگای فیدراڵی دەکەین لەسەر موچەی موچەخۆرانی هەرێم. دوای ئەم بڕیارە موچەی موچەخۆرانی هەرێم چی لێ دێ؟ ئایا موچە لە هەرێم سیستەمی موچە هاوتای عێراق دەکرێت و پرسی ڕاستەوخۆپێدان یاخود تەوتین یاخود جێگیرکردنی موچە لە ڕێگەی هەژماری بانکیەوە چۆن دەبێت؟ و ئایا ئەم بڕیارانە لێدانە لە سەروەری و لە پرسی فیدراڵیەت و لێکەوتەکان لێ سەرداهاتووش چی دەبن؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێت، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی پەیام. سوپاس دەکەین سەر تەقسە لەسەر بکەین بۆچی لەم ساڵانەی دواییدا ڕۆڵی دادگای فیدراڵی لە 2022 ڕۆڵی زیاد بووە. کۆمەڵێک مەلەفی یەکلا کردوتەوە بۆ نمونە پرسینە و تا خانەنشینانە، درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە، ئەنجومەنی پارێزگاکانە، هەروە ئەم بڕیارانەش کە لەسەر موچە و یاسای هەڵبژاردن بۆچی ئەوەندە ڕۆڵی زیاد بووە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی پەیام دووبارە، سوپاس بۆ ئەو دەرفەتە. سەرتامەوێ لێرەوە لەم منبەرەوە سوپاسی مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی توانیان شۆرشێکی سپی کە دەرەنجامەکەی ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی بوو بۆ موچە و بۆ مەسئلەی هەڵبژاردنیش کە ئەوە ڕاستە هێزێکی سیاسی یەکێتی نیشتیمانی داوای ئەو سکاڵایی کردبوو سەر هەڵبژاردن. بەڵام ئەوەی کە لە بەغدا ژیابێ لە نزیک لە محکمەی ئیتیحادیەوە هەڵسو کەوت و لێکدانەوەی کردبێ بۆ محکمەی ئیتیحادی. محکمەی ئیتیحادی بە پێی قۆناغی با بڵێن زەمینەی کۆمەڵگە بڕیارەدا. مەسەن لە ساڵانی پێشوو کە ئێمە لە موازنە کۆمەڵی فەقەرەماندانە، حکوومەت سکاڵای تۆمارەکرد لەو فەقەرانە بە پێی زەمینەی ئەو فەقەرانە بڕیاریەدا تا چەند ئەندازەیەک کێشەی سیاسی دروست ناکە یا کێشەی سیاسی گەورەتری لێ دروست نابێت. لە نمونەی زۆر زەق لە ساڵ 2021 نەتایجی انتخابات کە سکاڵا کرابوو، هادی عامری من خۆم بە شخصی بینیم کە سکاڵاکەی کردبوو هەموو حیثیات و بەڵگەی خستبووە بەردەستی محکمەی ئیتیحادی کە ئەو انتخاباتێکە تەزویری زۆری تیاکراوە. ئەوەی کە باسی کردوتی ڕئیسی محکمە پێوتوم هەموو بەڵگەکانت دەقیقن و ئەیشتوانم لەسەر ئەو قەزەیە بڕیار لەسەر هەڵوەشاندنەوەی بەم بە مەرجێ خوبەرا بێنین لە زانکۆکانەوە ئەو مەسەلە علمیە کە تۆ ئەی سەلمێنی بە وجهە نەزەری خۆت بە علمی بی سەلمێن و نەتایج انتخابات هەڵوەشێنەوە. بەڵام لە هەڵوەشاندنەوەی نەتیجەی انتخابات عێراق کەوێتە دۆخی فەوزاوە. بۆیە لێگەڕێن با ئەو 4 ساڵە بەو شێوەیە بڕوا بۆی عێراق نەکەوێتە فەوزاوە. بۆیە کە ئەڵێن بڕیارەکانی محکمەی ئیتیحادی تابعێکی سیاسی هەیە، فعلەن بڕیارەکانی محکمەی ئیتیحادی لە تەفسیری قوانینە تابعێکی سیاسی پێوە دەرەکەوێت. بۆیە دەستخۆشی لە مامۆستایان پێدوای بەرهەمی خەباتی مامۆستا بەرهەمی ئەو شۆڕشەستی بۆ ماوەی 155 ڕۆژ بەبێ ئەوەی چڵی دارێک بشکێ، دایرەیەک بەردی تێبگیرێ، پۆلیسێک عەزێت بدرێ، خۆپشاندەرێک عەزێت بدرێ، هەموو ئەمانە لەسەر شەقام بوون لە هەموو شارەکانی بەتایبەتی ئەو زۆنەی ئەملا. بۆیە بڕیارەکانی محکمەی ئیتیحادی بەرهەم و ماندووبوونی مامۆستایان و فەرمانبەران و چالاکوانانی ناڕازی بوون کە توانیان بەو استراتیجەی کە هەیەیان بوو کە هەڵەشانە خۆپشاندان نەکەن. بۆیە ئەوە بەرهەمەکەی بوو جگە لە چالاکوانان، هێزە سیاسیەکان و ئەو تاریخەی کە لەوە پێش پەرلەمانتاران لە بەغدا کە ئێمە گروپێک بووین لە 2003ەوە خەریکی ئەو بابەتە بووین تا دەساودەست کە مامۆستایانمان بە چەند وەجبەیەک بردە بەغدا، جوتیارانمان بردە بەغدا. یعنی ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەبوو بەیانمان کرد بۆ حکوومەتی ئیتیحادی کە ئەوەی ئەگوزەرێ لە هەرێمی کوردستانە قانون نییە، ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ دوو دەسەڵاتی سیاسین کە تەواوی جومگەکانیان لە انتخاباتە، لە موچە، لە ئەرزە، لە ئاسمانە، لە شەریکاتە، لە کۆمپانیا، لە هەموو مافێکی سەرەتاییە قۆرخیان کردو. بۆیە پێویستە محکمەی ئیتیحادی بڕیاری یەکلاکەرەوە بدە. ئەگەر ملاحەزە بکەی کاک حەکیم، لە ساڵی 2012 یەکەم سکاڵای محکمەی ئیتیحادی لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانە، لە 2022 یەکلایەکاتەوە کەواتە زەمینە
زمینەکە گونجاو بووە. لە ساڵی 2014 محکمەی عێراق ناوبژوانی پاریس سکاڵاکە تۆمارەکرێ لە 23 بڕیاری لێدرێ. ئەم بڕیارانە کە ڕێگەیان دابوو بە هەرێم بۆ ئەوی خۆی ئیسلاح بکە، بەڵام دیار بوو هەرێم ئامادە نییە خۆی ئیسلاح بکە لەسەر ئەو ڕێتمە ئەو دوو هێزە سیاسیە بەردەوامە بن و زیاتر قۆڕخکاریان نەکرد. بۆیە سمعی دەولیان لە دەستدا بوو بەوەی مافی مرۆڤ پێشێ لەکرا، بەوەی یاسا سەروەر نەبوو، بەوەی یەکێتی قەناعەتی بە محاکمی هەولێر نییە، هەولێر قەناعەتی بە محاکمی سلێمان نییە، کەواتە لە نەتیجا فەوزایەک دروستە بوو. بۆیە محکمەی ئیتیحادی ڕۆڵی کاریگەری بۆ دروست بوو لە ئێستادا هەموو بڕیارەکان لەلایەن محکمەی ئیتیحادیەوە پارسەنگەکرێنەوە. باشە، بەس ئەو ڕۆشن بۆ دادگای فیدراڵی پێشتریش ئێوە ڕۆشت بوون بۆ نمونە 2019 ڕۆشتن بۆ دادگا ئەو کاتە ڕوڕۆی تەشیرێکی زۆر بوونەوە چون بۆ دادگای فیدراڵی لەو کاتا کاک حەکیم جەریمەیەکی زۆر گەورە بوو لەلایەن ئەو دوو پارتە دەسەڵاتدارەوە. ئێمە لەگەڵ هەردوو هاوڕێ کاگوشیار عەبدوڵڵا لەگەڵ کاک سەرکەوت شەمسەدین متابعەی ئەو مەلەفانەمانە کرد کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بوونەتە زەحیە بۆ ئەم دوو پارتە دەسەڵاتدارە. سەردانێکی محکمەی ئیتیحادیمان کرد، ئەو کاتە مدحەت مەحموود بوو لەگەڵ تەواوی قازیەکانی محکمەی ئیتیحادی دانیشن حیثیەتی ئەو قەرارانەمان لێ پرسین ئەوە لە مانگی 6 2019 ئەوە لە مانگی 6 2019 بزانین بۆ محکمەی ئیتیحادی ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. طبعا ئەو کاتە زۆر بە سەریح عیبارە مدحەت مەحموود پێی وتی ئەوەی کە ئەگوزەرێ لە محکمەی ئیتیحادی تا ئێستا ئەوە بووە کاتێک هەرێم و بەغدا وەزعیان باشە بێ ئەو دۆسیەیە خرێتە ناو چەکمەجەکانەوە کە وەزعیان تێکەچێ بەو دۆسیەیە هەرێمە گیرێ. لە ئێستادا لەوە دەرچووە کاک حەکیم، ئیتر محکمەی ئیتیحادی ئەو محکمەی ئیتیحادی جاران نییە، محکمەیەکی ئیتیحادی تازەی و ئەوێ ڕۆڵی خۆی ئەندامەکانیشی تازەن دوای ئەندامەکانی تازەن و ئەم محکمەی ئیتیحادی هێشتا ئەو محکمەی ئیتیحادی دەستوریە نییە کە لەناو مادەی 92 دەستورە هاتووە کە بێ محکمەی ئیتیحادی فقەهای شەریعی لەگەڵ بێ بۆ ئەوەی هەندێک بابەتکەوە مەسایلی دینی یەکلای بکاتەوە. تەمەن بۆ معلوماتی بەڕێز و بینەرانیش کە پارتی و یەکێتی ڕێگرن لەسەر ئەوەی کە نابێ و محکمەی ئیتیحادیە دەستوریە دروست ببێ، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە دەنگیان نەدا بەم محکمەیەی کە ئێستا دەنگی لەسەر دراوەتەوە و بە هیچ شێوەی ڕازی نین لەسەر ئەوەی فقەهای شەریعە کە چوەک عزو لەناو محکمەکە بن چوەکو هەیئەی مستەشاری لەناو محکمەی ئیتیحادیا بن دژیەوە بوون دژی ئێستاوان خۆیان ڕخنە لەو دادگای دەگرن کە ئێستا بەرکارە کە فقەهای شەریعی تێدا نییە. ئەوان کاتی خۆی بە سەریحی عیبارە بە ئێمەیان وت یانی ناکرێ ناوی ئەندامەکانی بڵێم لەبەرەوەی ئەمانەتی ڕەفاقەتە کە بناقەشەمان بووە بە هیچ شێوەیە قبوڵی ئەویان نەبوو فقەهای شەریعە لەناو ئەو محکمەی ئیتیحادیە هەبن بۆی ئەوان ڕازی نەبوون ئەو محکمەی ئیتیحادی ئەسڵیە دابمەزن. ئەو دادگایە ئەوان لە 2021 دەنگیان پێدا ینی زەمینی خۆش بوو، یەکێتی دەنگی پێدا، پارتی دەنگی پێ نەدا، بەڵام هەردوو لایەنەکە منافەسەیان لەسەر ئەوە بوو کامیان چونکە قەرار وا بوو لە بیدایەت 3 قازی کورد بن، منافەسەیان بوو کە کامیان دوو قازیەکە هەبێ، بۆیە دوجار دانرا کە دوو قازی یەک قازیان هەبێ و قازیەکی احتیاتیش دانراوە. ئێستا ئەندامیشان هەیە لەوێ بەتاکید دوو قازیان هەیە، بۆیە ئەگەر سەیری بڕیاری موچەکە بکەی ئەڵێ بالئیجماع بالاتفاق کەواتە هەموو قازیەکان وصدر الحكم بالاتفاق باتا وملزما للسلطات كافة. بالاتفاق يعني همو قاضي كان كنو قاضين همو يندن دا ولا سر قاضي كواتا قاضي كي يكتي وقاضي كي بارتيج لسر او مساله مشاهده يعني ايبو دجي هرم او دجي سروري فيدراليتا اتوانن كالن دجي سروريه فرمو كام لودو هي زعل دجي سروري هريمه با قاضي كي خوي سحبكا كنايكا چونك اوان آمادن لەسەر پۆلیسێک لە بەغدا لەسەر پلەی پۆلیسێک لەگەڵ ڕێز و احترامم بۆ پلەی پۆلیس لەسەر پلەی پۆلیسێک کە لە ڕووی پێگەوە ڕۆڵێکی ئەوتۆی نییە ئامادەن شەڕ بکەن و لە بیرمانە کە لە یەکێک لە قۆناغەکانە پارتی دیموکراتی کوردستان مەرجی دانابوو لەگەڵ مالکیە ئەگەر ئەو بەشدار بێ نابێ وەزارەت بدرێتە بزوتنەوەی گۆڕان لە مەرحەلەیەکان نابێ وەزارەت بدرێتە برایەنی یەکگرتووی ئیسلامی و لە هەموو مەرحەلەکانە کۆمەڵی ئیسلامی پێشووتر و کۆمەڵی دادگەری ئێستا مەحروم کراوە کە نەیان هێشتووە
پۆستێکی دەرەجە سێشی هەبێ لەوە لەبەرەوەی هەمویان قۆرق کردووە لەگەڵ ئەوەیشە پۆستیان داوەتە کەمینەکانی تر وەکو هەدیە و گۆشتی خێر. باشە بەس وەکو ئەوەی دادگای ڕاستە خۆی موچە پێشتری ئەوەی شتانە سەرکرد و چووکە باز دەکرا کە ئەمە پێچەوانەی دەستورە و لەگەڵ قۆناغی وەکو بۆم باس کردی کۆمەڵی قۆناغ لە خۆیەگرێت لە 2015 لە بیدایە 2014 بۆ تەمەن انتخابات کرا لە مانگی حوتە کە چوینە بەغدا مەسەلەی موازنە یەکەم قەزیە هاتە پێشەوە و کە مناقەشەمان لەسەر کرا وەختە حکوومەتی هەرێم ئیتفاقێکی کرد لەگەڵ حکوومەتی عێراقا کە مانگانە کە ڕۆژانە 550,000 بەرمیل بدا کە لە مانگی یەکەم و دووەمە ئێمە تێگەیشتین کە هەرێم نایەوێت پابند بێت چونکە لە مانگی یەکەمە ڕۆژانە 150,000دا لە مانگی دووەمە شتێ زیای کرد تا مانگی 6 بڕیاریەوەیدا کە ئابووری سربەخۆی تر چیتر نەوت ڕادەست نەکا بۆیە عەبادی لە مقابلە بای چەندێک نەوتیانەدا بای ئەوەندە پارێدای بۆیە نیوە موچە و ڕوبع موچە لەو کاتەوە دروست بوو. ئێمە هەر لەو کاتەوە کەوتینە ئەوەی مناقەشەی ئەو ئالیەتە بکەین چۆن فەرمانبەرانی هەرێم جیاکەینەوە لەم مەعمەع سیاسی و سراعە سیاسیەی کە ئەوان بوونەتە قوربانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە تایبەتتر بڵێم لە نێوان خانەوادەکانی هەرێم یا خانەوادەیەکی هەرێم لەگەڵ خانەوادەیەکی بەغدا کە بوو بۆ هۆی سراعی ئەوەی کە موچەنەیە بۆیە بیرمان لەوە کردووە ڕێگە چارەیەک بدۆزینەوە ئەم تەرحە چەند جارێک کراوە کە چۆن ئالیەتێک بدۆزرێتەوە کە موچەخۆران جیا بکرێنەوە لە نێو ئەم سراعە. لە 2016 طبعا ئەم مەسەلە تەڕحکرا لە بیر مەجارێک کاگوشیان عەبدوڵڵا و کاتە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بوو ئەم مەسئلەی تەڕح کردبوو حتا لە فراکسیۆنەکەی خۆیانە چوبوون بە گژیا حتا لە ناو فراکسیۆنی گۆڕانە چوبوون بە گژیا کە ئەو مەسئلەیە مخالفەی دەستورە ناکرێ سیادەی هەرێم تێکەدا کە مناقەشەی ئەم بابەتەمان کرد ئەمان زانی زەمینەی هێشتا نەداوە بەدەستەوە. لە ساڵی 2018 بە تەرحێکی نوێوە چوینە ناو قەزیەکە تەرحمان کرد بە تایبەتی ئەو کاتە من مقڕری لیژنەی مالی بووم لە ڕێگەی کەسێک ناوی جەبار عیبادیە ئامۆزای عەبادی بوو لە لیژنەی مالیە توانیم ئیتیصال بکەم و بە حکمێوەش عەبادی لە سەرۆکی لیژنەی مالی بوو ئەیناسیم مقابلەیەکیم کرد وتم دوو سێکتەر هەن لە هەرێمی کوردستان دوو سێکتەری زۆر حەساسن تەربیە لەگەڵ سەحا ئەگەر ئەم دوو سێکتەرە بکەون یانی شتێک ناوێنێ بە ناوی حکومداری لە هەرێما و فەوزایەکی زۆر گەورە دروستە بێ بە تایبەتی لە یەکێک لە جەلسەکانە بەڕێزێک خوای گەورە غەریقی ڕەحمەتی کە خۆی خنکاندبوو لەبەر بێ موچەی ڕسمەکەم پیشانی عەبادی داوتم تۆ مەسئولی لە قیامەتا لە بەرامبەر ئەم حاڵەتانەی کە زۆرێک لە خێزانەکان هەڵوەشاونەتەوە وەزع زۆر خراپە بۆیە وعدی داوتی لە نەورۆزا موچە نێرم بەڵام داوای هەژماری بانکی لە ئێمە بەڕاستەوخۆ داوای کردوتی مەجلیسی محافەزە ئەتوانێ ڕاستەوخۆ مامەڵەم لەگەڵا بکە بەداخەوە ئەو کاتان نە مەجلیسی محافەزەی سلێمانی ئامادە بوو نە مەجلیسی محافەزەی هەولێر و دهۆک ئامادە بوون بۆیە وتی کە من پارەکە بدەم نایدەمە کادری حیزبی ئەیدەمە مۆزەفی حەقیقی بۆیە ئامادە نەبوون چونکە زەمینە سازی نەبوون ئەو وەختە پارتی و یەکێتی هێشتا با بڵێن هینیەکەیان بەش نەکردبوو کێکەکە بەش نەکرابوو هەر کەس بەجیا کێکی خۆی وەرگێت یا لە شوێنی ترەوە بۆیە لە 2018 ئەو تەرحەمان کرد کە ڕاستەوخۆی حکوومەتی ئیتیحادی موچەیە و دوو وەزارەتە بە ئەگەر لەو دوو وەزارەتە نەجاحەتی هێنا ئەوە وەزارەتەکانی تریژ ئەو بیدا تەمان ئەوە بە ئیتفاقێک کۆتایی هات کە لەگەڵ عەبادیا کرابوو لە 2021 ئەم بابەتە دیسان هەڵدرایەوە لە فراکسیۆنی ئێمە کۆبوونەوەیەکمان کرد بە حزوری برایانی بەڕێز کاک دکتۆر غالب دکتۆر ڕێبوار کاک سەرکەوت شەمسەدین خاتو یوسرا هەندێک لە برادرانی کوتلەی هیوا دکتۆر ڕێبوار وتی من پێشنیارێکەکەم بەڵام پێویستی بە ئەدوارە پێویستە موچە بکرێتە مەرکەزی بەس ئالیەتەکەی بەجێڵین بۆ تۆ بە حکمەوەی لە لیژنەی مالیایی وتم باشە بەسەوە پێویستی بە ئیمزاکردن ئەبێ جەماوەر خەڵکمان لەگەڵا بێت چونکە تۆ ئیش بۆ فەرمانبەرەکە ئەگەر فەرمانبەر ئامادە نەبێ پشتگیری بکە تۆ ناتوانانی بۆیە وتیان بەڵێ ئێمە واژوو کۆکەینەوە ئەو کاتە دکتۆر ڕێبوار و دکتۆر غالب و کاک سەرکەوت و یوسراخان هاتن لە ڕێگەی کۆکردنەوەی واژووە 167,000 واژویان کۆ کرد و هێنایان بۆ بەغدا
من لە ناو لیژنەی مالیە لەگەڵ سەرۆکی لیژنە و لەگەڵ ئەندامانی لیژنە هەندێک قسەم کرد وتم کە وەزعێکی خەتەرناکە کۆمەڵی مؤتەمەرات و سحوفیمان کرد کۆمەڵی سەردانی کوتلە سیاسیەکانمان کرد وتمان مادەی سی دەستور ئاوا ئەڵێ ئستحقاقی خەڵکی هەرێم چ مەسئولیەتێکی هەیە بۆ ئەبێ بێتە مزەحی توانیمان تەعاتوفێک دروست بکەین ئیمزاکانمان تەقدیم کردن و بەڵگەنامەمان هەیە کە ئەو بەڵگەنامەیە کە ئەو 6 پەرلەمانتارە واژویان کردووە کاک حەکیم تەنها ئەو 6 پەرلەمانتارەمان دەستکەوت ئەوە واژوو کەس ئامادە نەبوو ڕاستەوخۆ کەس ئامادە نەبوو چونکە ئەو کاتە هەر کەس لە شتی واوە بگلایە ئیتر کەناڵە ڕەسمی و ناڕەسمیەکانی ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان تەخوینیانە کرد و نەتیجەی ئەمە برای بەڕێزم کاک دکتۆر غالب محاولەی اغتیالی کرا محاولەی اغتیالی هەموو ئەوانەمان بەتایبەتی ئەو 4-5 ئەمە ڕەنگە یەکەم جار بڵێم من و کاک گوشیار عەبدوڵڵا بۆ ماوەی 1 مانگ بە 3 سارە توانیمانە تاگەینە مەتار چونکە بڕیارەکەوا بوو لە ڕێگەی مەتار لێمان بدرێت لەسەر ئەم پرسە بوو لەسەر ئەم پرسانە بوو کە ئەمان بە تەخوین لە ناو شەقامی کوردیا ناویان بڵاو کردبینەوە و معلوماتی ئەکیدمان دەستکەوت بوو کە محاولەی اغتیالمانەکەن بۆیە کەم کەس ئەیوێرا وەسیقەی ئاوا واژوو بکە ئەمەیان هێنا کە پرۆژەی دکتۆر ڕێبوارە ئەوانەی کە واژویان کردو پشتگیریان بووین لۆبیەکەی ناو لیژنەی مالی من کردومە کە بەڵێزیگە لە جەنابەت دکتۆر ڕێبوار دکتۆر غالب سەرکەوت شەمسەدین خاتوو ئیسرا ڕەجەب من کە 5میانم برای بەڕێزم کاک گوشیار عەبدوڵڵا 6میان بۆ بەڵام با تاریخ وەکو خۆی باس بکەین کە بردمانە لیژنەی مالی ئەمە تەقدیم کرا برای بەڕێزم کاک جەمال کۆچەر کاک شیروان میرزا کە ئەو لە یەکێتی نیشتیمانی و کاک دکتۆر جەمال کۆچەریش لە یەکگرتووی ئیسلامی بوو هەردووکیان دەنگیاندا ئەمە بووین بە 4 کەس واتە لە لیژنەی مالیە من بووم کاک گوشیار بوو جەمال کۆچەر بوو لەگەڵ شیروان میرزا 4 کورد بەڵام 6 دەنگی ترمان بۆ ئیزافە کردبوو چونکە لەو کۆبوونەوەیان 19 ئەندامی لیژنەی مالی ئامادە بوون توانیمان 6 ئەندامی هێزەکانی دیکە لە هێزە شیعی و سونیەکان بە تێکەڵ بوون توانیمان 10 دەنگ بێنین ئەوانەی کە دەنگیان نەدا 9 دەنگ بوون کە لەوێ جوهودی گەورە بۆ برای بەڕێزم کە ئێستا وەزیری پلاندانانی عێراقە محەممەد تەمیم یەکێک بوو لەوانەی کە دەنگیدا بە موچە حتى مسنە سامڕایی ڕئیسی کاتی بوو لەو کاتە دکتۆر هێزەم لەوێ نەبوو دوایی وەفدەکە کە لەوێ بوون وەفدی پارتیوەکێتی لە ژێر فشارە ئەو بڕیارە ئەگینا نەسی ئەو فەقەرەیە کە موچە بێ ڕاستەوخۆ بێت لە بودجەی 2020 ئەوە تەسبیت بوو بەڵام دوای هەڵیان وەشاندووە ئەوەی ئێستا دوای ئەوە مامۆستایانمان برد جوتیارانمان برد هەموو دەوای مافی خۆیانیان کرد کوتلە شیعەکان هەمویان تەفەهومی قەزیەکەیان کرد لەم دەورەیە کۆمەڵی هەوڵدرا هەوڵی بەردەوامی ئەوەدرا بۆیە دوجار لە ڕێگەی ئەو سکاڵانەوە کەوا لە ڕێگەی سکاڵای مامۆستایان و هەندێلایانی دیکە لێکەوتەکەی چی ئێستا لەسەر موچە لەمە دوو ئایا موچە دواناکەوێت ئەمە پرۆسەیەکە چکە ڕەنگە وەکو ئێستا بەڕپارەیەک هەر بێت بەس خۆ دروستکردنی هەژماری بانکی کاتی دەوێت وایە بەتایبەتەوەی کە باز دەکات لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە ئەگەر سیر بکرێ کاک حەکیم باشە پرۆسەی پێدانی موچە لەو قۆناغە سادەوە دەستی پێکردووە گەیشتۆتە قەراری محکەمەی ئیتیحادی باش من ناڵم ئەم مانگە تەوتینی ڕاتب بکرێت فعلا تەوتینی ڕاتب پێویستی بە داتا و بەیاناتە پێویستی بە تەشخیصی بانکە پێویستی بەوەیە کارتی بانکی هەبێ بەڵام ئالیەتی تر سەریعتر هەیە لەوەی مەسەن تەزویدی ئەو بانکانە بکەن و هەر وەزارەتەیە هەر خەزێنەیەک بڕوا لەو بانکە وەریگرێت ئێستا زۆر قەناعەتم وایە ئاسانە بەتایبەتی ئەو بانکانەی کە لەژێر هەژمونی بەرپرسانی هەرێمانین بانکی TBI ئەتوانێت حکوومەتی ئیتیحادی تەمویلی بانکی TBI بکە لە هەولێر و لە سلێمانی خەزێنەی ئەو دائیرانی کە تەدقیقی ناوەکانیانەکەن بڕۆن وەریگرن تا ئەوەی با بڵێن کارتی موچە لە قۆناغێکم بەکاش بێ لە قۆناغیەکەمەتوان بەکاش بێ TBI لە هەولێر و سلێمانی دۆگ لقی هەیە ئەتوانێت لە دۆگ نێتی بەڵام لە هەولێر هەیەی و لە سلێمانی هەیەی ئەتوانێت بۆ مەرحەلەی چەند مانگێک ڕاستە خۆ لە ئێستا لە بانک وەریگرن کاک حەکیم لە هەولێر لقی هەولێری بانکی خەزێنە مەسەن خەزێنەی تەربیە
ئەڕوا لە بانکی فلان وەرێگرێ خەزانێ سەحار عێراقیش کە دەینێری بۆ لقی هەولێری بانکی ناوەندی بۆ لقی بانکی ناوەندی ئەنێرێ و لقی بانکی ناوەندی ئەینێرێ بۆ وەزارەت و وەزارەتیش تەوزیعەکە بە کۆمەڵە بانکە لە بانکەکان وەریەگرن بۆیە ئەکرێ لە ڕێگەی بانکی TBI ئەم بابەتە وەرگیرێت تاوەکو ئەوەی کە تەوتین ئەکرێت تەوتین چیە بە باسی کەنجکە و کەلیمەی تەوتینە ڕەنگە لای هاوڵاتیان هەندێک غەریبی تیاێ تەوتین مەسەن وەزارەتی ناوخۆ ئەڕوات لەگەڵ بانقێک لە بانقەکان ئیتفاقکە ئەڵێ موچەکانی وەزارەتەکەی من هەموو مانگێ لە وەزارەتی داراییوە دێتە ناو وەزارەتەکەی تۆ بەمەرجێ ئەو ئیسفادە لەو سیولەیەکە مەسەن وەزارەتی ناوخۆ موچەی مانگانەکەی 100 ملیارە 170 ملیار 170 ملیارە ئەڵێ ئەو 170 ملیارە ئەبێتە سیولە بۆ تۆ ئیسفادەی لەکەی بۆ نەشاتی تیجاری لە مقابلا کۆمەڵی ئۆفەراتم بەرێ ئەویش ئەڵێ من نەتوانم سولفە و بەمێ قەرز بەمێ کارتی بۆ دروستەکە تەحویلاتی بانکی بۆکە لە هەموو شوێنێک بۆیە ئەم وەزارەتە لەو بانکە تەوتین ئەکرێ وەزارەتێکی کە لە بانکێکی کە تەوتین ئەکرێ ئێستا پەرلەمانتارەکان لە بانکی TBI تەوتین کراون مۆزەفین لە بانکێکی تر تەوتین کراون جوتیاران لە بانکی هەیە لە بانکی سەناعی هەیە لە بانکی زەراعی هەر یەکەو لە شوێنێک تەوتین کراوە ئەوە تەوتین ئەوەیە پێی دروستکردنی هەژماری بانکی بۆ هەموو چەخۆران هەژماری بانکی ئەوەیە کە کارتێکی پێبێ ئیتر سیولە بەکارنایەنێ لە ڕێگەی و کارتەوە بۆ نمونە ئەتوانێ لە مانگی یەکەمە لە بیدایەتی مانگا کە موچەکەی دابەزێ ئیشعارێکی بۆ دێ لە نامەی مۆبایلەکە ئەڵێ ڕاتبەکە بۆ هاتووە ئەوی ژەڕوا یا هەمووی ڕاکێشە سەحبیەکە یا وردە بە پێی پێداویستی خۆی یا وای لێ دێ چۆن ئەو سیستەمانەی کە لە تورکیا لە ئێران لە ئوردن لە هەموو دنیا کە بەکارت مامەڵەکرێت لە هەرێمی کوردستان و لە عێراق چکە ئەو پرۆژەیە کاک حاکیم ئەبوایە لە 2022 تەواوی مۆزەفینی عێراق بە کارت موچیان خۆی لە 2016 دەستی پێ کردەوە بزانام لە عێراق لە هەندێک دەوائر خانەنشین ئێستا هەمووی بەکارتە ئەوانەی لە 1.5 ملیۆن بەرەو ژوور موچەکانە هەمووی تەوتین کراوە لە بانکەکانە بەکارتە و ڕاستەوخۆ لە بانکەکە وەرەگیرێت تەوتین کراوە هەندێکی دیکەی تا ئێستا لە ڕێگەی دایرەکەی خۆیەوە بەڵام زۆر ناخیانێ پرۆسەکەی عێراق کۆتایی دێ و پرۆسەکەی هەرێم لەبەرچی تەوتینیان نەکرد ئەگینا مادەم لە بەرژەوەنیان بوو ئەتمەتەی نظامی گومرگیان کرد یعنی بە ئەلکترۆنیکردنی نظامی گومرگی یەکشت داخڵە بێ لە حدودۆ ڕێک پارەکە و بارەکە و قیمەکەی هەمووی داخڵە بێ و هەولێر و وەزارەتی دارایی پێزانن بەس بۆ موچیان وا لێ نەکرد ئەتمەتەی کەن بڕاتە نظامی کۆمپیوتەری لەبەر ژمارەیەک زۆر فەزائی بۆ ئەوەی ئەو ناوانە دەرنەکەون کەوا کادری حیزبین چۆن تەخشان و پەخشانی پارە لەمە دووەگە سیستەمە بانکێکە زۆر بە شەفافانە چەند مۆزەفی فعلی و حەقیقی هەیە پلەبەرزکردنەوەکەی دیارە ناوەکەی دیارە شەهادەکەی دیارە هەمووی ئەبێ دۆسەی خۆی هەبێت لە ناو ئەو کۆمپیوتەرا بۆیە عێراقی سەدەوای ئەو داتا و بەیاناتەکە بۆی بزانێ پلەی چەنە لە چ جنسێکە بە چه شادێکە ئێستا کاک حەکیم کاتی خۆی عەبادی وەفدێکی نار بۆ تەدقیق دیوانی ڕقابەی مالی 4 جۆر گەندەڵیان کەشف کردبوو لە کوردستانە لە نێوان فەرمانبەرانە هەیە ئیزبارەکەی بەس ناوی خۆی تایە و موالیدەکەی نە شەهادەی تایە نە پلەی تایە نە وەزیفەی پێشووی تایە نە اختصاصی تایە هەیە ناوەکە هەیە بەس شخصەکە وجودی نییە هەیە لە چەند وەزارەتێک هەیە وەکو شەریف ناوەکە هەیشە مەسەن مۆزەفی حەقیقیە هەیە استحقاقی ئەو پلەی نییە پلەکەی بەرز کراوەتەوە ئەم 4-5 جۆر گەندەڵیان کەشف کردبوو لە ماوەی ئەو فترە و ئەو ئیزبارەیە تا ئێستا ماوە لە ئەنجومەنی وەزیرانە باش ینی پێ لەمە دووە گەندەڵی زۆر دەرکەوێت لە ناو سلەمی ڕەواتبا کەمە بێتەوە ناتوان بڵێن بنە بڕەکرێ چونکە هەمان گەندەڵی لە عێراقیش هەیە با خەڵک واتیە نەگامن دیفاع لە عێراقکەم عێراقیش هەمان گەندەڵیتایە مەسەلەن وەزیری پلاندانانی عێراقی جارێکیان تەسیحی داوتی من نازانم ئەمە ئێستا نا ئەوەی پێش و خالید بەتال وتی من نازانم ئێستا مۆزەفینی عێراقن جارێک من تحقیقێکم کرد لە نێوان وەزارات و ئەو فەرمانبەرانەی ژمارەیان لە وەزارات هەیە ئەو فەرمانبەرانەی ژمارەیان لە وەزارەتی مالیە هەیە
دوو ژمارەی جیاواز بوون کاک حەکیم بۆ چونکە وەزیرەکان هەندێک کەس کە خانەنشین نەبوون بەبێ ئاگاداری وەزارەتی مالیە ڕاستە خۆ کەسێکیان خستە شوێنی لە ڕێگەی پارە و مەحسوبیەت و بەرتیل و ئەوانە باش بەس ئێستا توانین پرسی موچە بڵێن کۆتایی هات ئەگەر هەژماری بانکیش دارێ کەسی دواکەوتنەکەی ئەو پارەی کە لە بەغدا دێبەرداوە یعنی پرۆسێسێکە لە کۆتاییەکەیەتی کە ئیتر نظامی موچە ببێتە نظامێکی مرکزی لە هەموو علاقات چونکە نظامی فیدراڵی کاک حەکیم ئێمە زۆر تەرحی ئەم قەزێمان کرد چونکە یەکێک لەو شتانەی کە ئێمە جارێکیان سەفەرێکمان کرد بۆ قانونی ئیدارەی مالی یەکێک لەو بابەتانەی کە من پرسیارم کرد لە کەنەدا چۆن موچە تەوزیعکرێ ئەوان وتیان دوو جۆر فەرمانبەرمان هەیە فەرمانبەری ئیتیحادیمان هەیە فەرمانبەری غێر ئیتیحادیمان هەیە مەحەلیمان هەیە فەرمانبەری ئیتیحادیەکان یەک سیستەمە ئەو ڕۆژەی کە پارە دائەبەزی لە کەنەدا مۆزەفێک لە کیبک تا ئەو سەری کەنەدا بە یەکۆ مەعاشەکان بۆ تەوزیع بوون ئێستاش ئەکرێ ئەو وەزارەتانە مەسەن ئێمە سیستەمی تعلیمان لە عێراقا یەک سیستەمە سیستەمی تەندروستی سەحەمان یەک سیستەمە مەفروض وایە ئەمنمان یەک سیستەم بێ مەفروض وایە دیفاعمان یەک سیستەم بێ هەموو ئەمانە ئەکرێ ئیتیحادی بن مەسەن وەزارەتی پلاندانان ئەکرێ ئیتیحادی بێ وەزارەتی دیفاع ئیتیحادی بێ وەزارەتی سەحای ئیتیحادی بێ وەزارەتی تەربیە ئەمانە تەنها کۆمەڵێک مۆزەفی زۆر کەمەمێنەوە کە هی دائیرەی خەدەمی ناو محافەزەکەن ئەو محافەزە ئەتوانێ موچەی ئەوانە ڕاستەوخۆ لە ڕێگەوە ئەجینا ئەویتری ئەکرێ بە مرکزی بە سیستەمێک بە یەک قانون کە قانونی 22 باشە بەس ئێستا ئەوەی هەژماری من قسەی لە سەرێن دەخوێنەوەی بۆ دەکەن گوایە ئەمە دوجار بکرێتە ئەو تەوتینی ڕەوات بڵین موچە قەناعەتی محکەمەی ئیتیحادی دیاری کردووە ئەو بانکە ئەبێ لەژێر هەژمونی بانکی مرکزیە بێت چونکە بەس خۆ دەڵێن ئێستا و بانکانی هەژماریم دەڵێن مۆڵەتی فەرمی بانکی ناوەندیانە هەموو هیچ بانکێک بەبێ مۆڵەتی فەرمی ئیندروز نابێ بەڵام نابێ بانکێک بێ کەوا گومانی ئەوەی لێ بکرێت سەر بە هێزێکی سیاسی بێ ئەبێ بانکی حکومی بێ کاک حەکیم بنوک نووسراوە بنوک حکومیە بەڵێ بس آخر المصارف كاك حكيم جان والمتقاعدين ومستفيدي الشبكة الحماية الاجتماعية لدى المصارف الحكومية الاتحادية العاملة خارج الأقليم وتخصم من حصة الأقليم يعني أبي أو مصرف إما دو جور بانك مان هي بانك حكومي مان هي بانك أهلي مان هي نابي أو بانكان أهلي بن إسا أوي كهجماري من بانك أهليان بيشنيار نابي بانك أهلي بي بانك كبانك حكومي بويا ضرورة لإسدا كبداخوة كات خويا مزور هولماندا لسر هنا وي بانك الرافدين وبانك الراشد بانك الرافدين دیسان لەگەڵ برای بەڕێزم کاک سەرکەوت شەمسەدین چوین بە حکمیەوەی من مدیری بانکی ڕافدین مەناسی چوینێ لای وتمان بۆ فەرعی بانکی ڕافدین نایەن تۆ سلێمانی چونکە لە 5 ملیۆن سلفەوە تا 75 ملیۆن سلفەیەدا بۆ تەنشیطی قطاعی با بڵێن اقتصادی سیستەمی بانکی زۆر گرنگە پێشنیارمان کرد وتمان بۆ بانکی ڕافدین فەرعەکەی نایەنی تۆ لە کاتێکە ئێوە لە سلێمانی بانکی ڕەشید و بانکی ڕافدین بینایان هەیە ینی شتێکی پێوتین کە شۆک هێنەر بوو بەڕاستی بۆ ئێمە وتی ئێمە کۆمەڵێک بینامان هەیە مڵکی بانکی ڕافدینمان هەیە دەستی بەسەراگیراوە دەوامان لێ کرد من دەوام لێ کرد وتم ئەو بانکانە ئەتوانێت ڕقەمی مڵکەکەم بیتێوتی ئەگەر کتابێکم بۆ بکەیت چکە ناتوانم بەبێ کتاب ئەوت بمێ کاتێک کتابی بۆ کردین 8 مڵک لە سلێمانی هی بانکی ڕافدینە دەستی بەسەراگیراوە 8 مڵک لە هەولێری بانکی ڕافدینە دەستی بەسەراگیراوە 5 مڵک لە دۆگی بانکی ڕافدینە دەستی بەسەراگیراوە لێرە وەفدێکی بانکی ڕافدینمان هێنا چوین بۆ ئەو فەرعی کە بەرامبەر سەرایەکە لێ نووساوە مەصرف ڕەشید ئەوە هی ڕافدینە و بینایەک لای غورفەتی جاران لەوێ وتیان فەقەت ئەم دوو فەرعمان بەرەوە بانکی ڕافدین کە پەیوەندیمان کرد بە دەسەڵاتدارانی زۆنی سلێمانیوە چوینە شارەوانی ئامادە بوو و چوینە پارێزگا لای بەڕێز دکتۆر هەڤاڵە بوبەکر وتی هەموو کاراسانێک بەڵام دەسەڵاتی سلێمانی نەهاتە پێشەوە چونکە بانکی ڕافدین بەرپرسی بانکی ڕافدین وتی بۆ کار ئاسانی موچەکانتان من لە وەزارەتی دارایی عێراق کە موچەتان بۆ تەحویلەکرێ یەکسەر تەحویلەکەمە سلێمانی بەڵام بەداخەوە نەیانهێشت کۆمەڵێک مڵک هەیە پێم خۆش نییە ئێستا لێرەوە بیڵێم بەس ئێستا ڕەشید و ڕافدین لقیان نییە لە کوردستان لقیان نییە بەڵام ئەتوانرێت لە ئێستادا لە خیلالی یەک مانگە ئەو بانکە ڕازی بوو لەسەرەوەی یەک فەرعی بدرێتەوە
یەک بینای بدرێتەوە دوو بینایەک بۆ بانکەکە و بینایەک بۆ مدیری فەرعەکە و هەموو فەرمانبەرەکانی کە لەسەر هەرێمن ئەیان خاتە سەر ڕافیدەین ئەو ئەرکەش لە کۆڵی حکوومەت دەکاتەوە و مانگانە تەزویدی فەرمانبەرانی هەرێمەکە کە ئەوە ئەوانەی کە چوینە لایەن گوێیان لەم قسەی من بێت چکە چوینە لای تاپۆی 1 تاپۆی 2 چوینە لای بەرپرسی شارەوانی چوینە لای محافظ هەموو ئەمانە و نوێنەری یەکێتی نیشتیمانیمان بینی ئەو کاتەوە عەدیاندا بەڵام دوجار بە حسابی ئەوەی کە ئەترسن داوای ئەجری مثل بکەن بۆ ماوەی ئەم چەند ساڵی ئەو مڵکانە لە ساڵی 92 بە قەرارێک تەحویلی مڵکی بانکی ڕافیدایان کردووە سەر هەندێک مؤسسات و هەندێکشی نقل کراوەتە سەر ئەشخاص بۆ معلوماتی بەڕێز لەگەڵ بینەرە. باشە بەس مامۆستا ئێستا لەمە دووە نردنی پارەش لە بەغدە تاوەکو ئەو ئەژماری بانکی دروست کێشەی بۆ دروست نابێ وایە ئەوە هەمواری بودجە ئاسان دەکات محکمەی اتحادی حکوومەتی اتحادی ملزم کردووە ملزم ئەگەر سەیری قەرارەکە بکەین کاک حەکیم 4 فقرەیە یەکەم ئیلزام المدعی عەلەیهما ئەوە هەردووکیانی ملزم کردووە باشە کە ئەوە ئەبێ موچەی فەرمانبەران بنێرن چه هەرێم هاوکار بێ لەگەڵ بەغدا ینی بکرێتە سیستەمی بانکی ئەوە بکرێت سیستەم تەوتین طبعا لە ناو داواکە باسی تەوتین نەکراوە محکمەی اتحادی خۆی بەرەو ئیتیجاهی تەوتین ڕۆیشتووە کە ئەبێت تەوتین بکرێت بۆیە لەو ئیشکالاتە نەجاتیان ببێکەوە. سەیری فقرەی ثانيا إلزام جميع الجهات المذكورة في الفقرة أولا ديسان هردو جهاتك إلزام كردوه دو فقرة أخير ثالثا إلزام مدعى عليه كأقليم كردستان شوارميان إلزام المدعي عليه الثاني بتمكين ديوان الرقابة المالية الاتحادي يعني هريم وكل بورسكان شبه هرم لجرية بكا توشي لي برسينة ويابه عاجلا أو آجلا ئەگەر جێبەجێ نەکا و پابەند نەبێ تووشی لێ پرسینەوەیە بێ ئەبێتە معارقل ئەبێتە ڕێگری لە بەردەم یاسا ئەوەیشی کەوا عەرقەرە لە بەردەم لە یاسا دەرچوو هەر شخصێک بێ شخصی معنەوی بێ شخصی با بڵێن حەقیقی بێ تووشی لێ پرچینەوە بێ و ڕزگاری نابێت لە قەزا دوور نییە ئەموالی منقولە غیر منقولە سەفەر ملاحقەی قەزایی ئەگەر بە قاچاقی وای لێ بێ بە قاچاقی بڕاتە دەرەوەی وڵاتی لە ڕێگەی ئینتەرپۆل ئەیهێنەوە ئەمە دەگاتەوە قۆناغەت ئەگەر بڕیاری پێشتریش دەرچووە خانەنشینەکان جێبەجێیان نەکردو هەڵەبجەیانە ئەڵێم ئەگەرم لە جەڕەی کرد ئەوە تووشی لێپێچینەوە بێ ئەمەم بۆ هەڵگرە بۆ تاریخ ئەو کاتێک کە یەکێک لەوانە تووشی لێپێچینەوە بێ ئەڵێم ئەوە لە جەڕەی کرد بۆیە تووشی و لێپێچینەوەی کاتێک کە حەلبوسیان درخستەوە بەرەزە سەرەی خەڵکی ترە لە 14 بوو بەڵێ محکمەی اتحادی بڕیاری لادانی حەلبوسیدا هەر لە ناو جەلسەکە خەبەرەکەیان پێدا یەکسەر کۆتایی بە جەلسەکەیەنە یەکێکی جێگرەکەی کرد بە ئیدارەی جەلسە ڕاستە و خۆ چوویە ماڵەوە و هیچ من لە جەڕەیەکی نەکرد چونکە ئازانەیەک قەراری محکمەی اتحادی بات و ملزم هەر من لە جەڕەیەکی بکردایە حەلبوسی بەرەو ئەوە چوو حیزبەکەشی هەڵوەشێنەوە جا دوور نییە هەر هێزێکی سیاسی کە حکوومەتی پێگێناوە کە عینادیەکە لەگەڵ محکمەی اتحادیە سەر بکێشێ بۆ هەڵوەشانەوەی حیزبەکەشی ئەمە هەیە هیچ دۆسیەک هەیە لە دەسەڵاتدارانی هەرێم بوون ئەوەی حەلبوسی مەلەفێکە کە هەمووانەی بینن بۆیە کاتی خۆی نووسیم ئەمەی حەلبوسی بۆ خەڵکی ترە بەڵام کاتی نەهاتووە لە پۆستەکان نووسی بووم یا لە مقابلەیەک ئیشان پێ کە ئەمە معلومەیە تەحلیل نییە چونکە ئەوەی لە خەلف الکەوالیس لە بەغا هەیە مەلەفاتی تر هەیە کاک حەشی لەسەر دەسەڵاتدارانی هەرێم مەلەفێک هەیە دەستگای نەزاهەی عراقی ئامادەی کردو 500 لاپەڕێ کە هەرێم لە بیدایەتی دەرهێنانی نەوتۆ هەتا ساڵی 2023 چەندێک زیانی داوە لە عراق کە ئەو نەوتەی فرۆشتوێتی بە دیسکاون کە لە هەر بەرمیلێک نەوت کە 100 دۆلاریشی کردبێ هەرێمی کوردستان 22 دۆلاری گەڕاوەتەوە بۆ خەڵکەکەی بۆ ناو نظامی مالیەی عام ئەو مەلەفە هەیە مەلەفی تەنەزولکردن لە ئەرزی عراق ئەو عەقدانەی کە کراون لە مەلەفی نەوتە کۆمپانیا ئەجنەبیەکان کراون بە شەریکی ئەو ئەرزانە کە ئەوە مخالەفەی دەستورە
کە نابێت تەنەزول لە بستێک خاکی عێراق بکرێ. خاڵی سێ فرۆشتنی نەوت بە ئیسرائیل. ئەو قانونەی کە لە سەردەمی سەدام حوسێنە هەبووە تەجریمی مامەڵەی کردووە بە جەریمەی زانیوە مامەڵەکردن لەگەڵ ئیسرائیلە، هەمان قانون ساری المەفعولە تا ئێستش. جگەل لەوەی لەم خولا یاسایەک دەرچووە ئەوەی مامەڵە لەگەڵ ئیسرائیلە بکە دووچاری لێپرسینەوەیە بێ وەکو نەوتەکە فرۆشتن کە نەوت فرۆشتنی نەوت یەکێکە لەو قەزیانەی کە ئەتوانن بیجوڵێنن لەسەر ئەو برپرسانەی کە عینادیەکەن لە قەرارەکانی محکەمەی با تاریخیان شتێکت بۆ باسم کاک حەشیم. ئێمە لە خولێک بووین لە لوبنان لەسەر مەجای عقودی مشارکە ئینتاج و عقودی خیدمە. هەندێک ئەندام پەرلەمان کە ئێستا لە هەرێمی کوردستان پەرلەمانی خولی سێ هەمن. ئەوەی کە محازەرەکەی بۆ داین ناوی ئەحمەد موسا چیاد بوو. باسی کرد نەوتی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو لە سا هەفتای وت ئەفرۆشتێت لە ناو ئیسرائیل ئەفرۆشێت لە مینای عەسقەلان. لێم پرسی دوای لە هامیشی نەدووەکە لێم پرسی ئەو مەوزوعە حەزەکەم بۆ شخصی هەندێک تەفسیلاتم بیتی وتی ئەم نەوتەی کە ئێوە ئینێرن لە هەرێمی کوردستانەوە وتم من ناینێرم پارتی وێکێتی ئینێرن وتی مەقسەدم لەوەیە کە کورد دەینێرێ لە میاهی ئەقلیمی تورکی ئەکرێتە 5 باخیرەوە لە مینای جیهانەوە ئەکرێتە 1 باخیرە دوای ئەخرێتە خارج میاهی ئەقلیمی ئەکرێتە 5 باخیرە باخیرەکان ئەچن بۆ عەسقەلان لە عەسقەلان خاڵیەکەن دیسان لێەوە ئەفرۆشە بۆیە نەوتی هەرێم هەموو کولفەکەی لە دەسەدا ئەو کولفە زیادانەیە کە لە دەسێدا لە مینای عەسقەلانەوە پرسیارم لێ کرد بوو ئەبێ ئەمان بیفرۆشن بە ئیسرائیل وتی لەبەرەوەی عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی اعترافی بە ئیسرائیل نەکردووە ئەگەر دەوڵەت بێوێ سکاڵا لەسەر دەوڵەتێکی تۆمارکە ئەبێ اعترافی پێکرد بێ کە دەوڵەتە اینجا بۆی هەیە سکاڵای لەسەر تۆمارکە لە ئومەمی متحیدە یا لە مەحاکمی دەولیە بۆیە ئەم نەوتە بەرپرسانی هەرێم لە ڕێگەی مرتەزا لاخانی و لە ڕێگەی ئەو خەبیرە بەرتیلخۆر و حرام خۆرانەوە کە نەوتی هەرێمیان قسبۆ بەردەستیان ئەو فکریان دۆزیبەوە کە نەوت لە ڕێگەی ئیسرائیل بفرۆشن بۆی عێراق نەتوانێت سکاڵای یاسایان لەسەر تۆمارکە. ئێستا بە شێوەیەکی دیکە ئەتوانێت ئەندام پەرلەمانەکان چونکە لە کاتی سکاڵا کاک حەکیم شتێک هەیە زۆر جارە و پرسیارە لە ئێمەکەن ئەڵێ ئایا ئێمە توانین لە محکەمەی اتحادی سکاڵا بکەین. محکەمەی اتحادی و هەر محکەمەیەک کاتێک سکاڵا وەرەگرێت تۆ متەزەڕر بی عێراق ئەتوانێت و سکاڵایە بکە یا پەرلەمانتاران کە نوێنەری خەڵکی عێراق دانەیەکی بەسرا بۆ بزانم سکاڵای تۆمار کرد بۆ لەسەر مەلەفی نەوتەکە لەسەر مەلەفی نەوت عەواد العەوادی بوو ئەو سکاڵایە تا ئێستا ماوە بەڵام نەچوەتە مەراحلی تر بۆیە ئەگەر بیانەوێ کاک حەکیم مەبەستی من لەوەیە ئەگەر بیانەوێ بۆیە وتم مەلەفی تر بەدوایە کەوتۆتە سەرەوەی تا چەند ئەم قەرارانەی محکەمەی اتحادی قبوڵەکەن ئەگەر ئەمانە قبوڵ نەکەن ئەوەشی بەدوادێ. باشە سێ خولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەین موچا شێوی عێراق دەکرێت چونکە لە سەرەتا بڵین پوختەی بریارەکەن سەرەتا خوێندنەوەکەی سەرۆکی دادگا باسی دەبێ هاوشەوی عێراق بکرێ گە هەرێم پابند نەبێ نابێ موچە دوا بکەوێت لەڕووی پێدانەوە تەمان محکەمەی اتحادی ڕئیسی محکەمەی اتحادی باسی تەوقیتەکە بەڵام دوایی کە ئەبێتە مەرکەزی نابێت تەفاوتی موچە هەبێت لە عینەکانە بۆیە لە عێراقا بە قانونێک موچە ڕێکخراوە پێوترێت قانونی 22 قانونی 22 لە ئێستادا دەنگۆیەک هەیە کە تعدیل ئەکرێ بۆیە ئەو قانونە کە تعدیل کرا موچە لە هەموو عێراقا ئەبێتە یەک سیستەم. خانشینەکانیش چاوەڕێ ئێوەن بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکرێ نظامی خانشین بە قانونی ژمارە 9 موحدە ئەوە لە ساڵی 2017 بوو یا 18 بوو من لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت دانیشتین ئەو کاتە من بەتەنها لەگەڵ حکوومەت دانیشتم چکە مەرجمانەوە بوو کە بێ هەندێک ڕاستی هەیە ڕاستە خۆیانی بۆ تاریخ بەڕێز سەرۆکی حکوومەت کاگنێچیرم وت تۆ بۆ قانونی تەقاعودی موحد جێبەجێ ناکەیت و لەو ئیشکالاتە خۆت ڕزگار ساڵی 2014 بەڵێ قانونەکەی ساڵی 2014 قانونەکە ساڵ 2014 دوای ئێمە لە ساڵ 2015 تعدیلێکمان کرد دوای وابزانام تعدیلێکی تریش کراوە بۆیە ئەو قانونە جێبەجێ بکرێ لە سەرۆکۆمارەوە حتا آخر فەرمانبەری عێراق بەو سیستەمە موچە وەرەگرێ کە ئەبێ یەکێک لەو شتانەی تەوقیفاتی تەقاعودی هەر ئەمە بۆ تاریخ بۆ باس تەوقیفاتی تەقاعودی کاک حەکیم ئێمە کە تەقاعود بووین لە بەغدا وتیانەوە تەوقیفاتی تەقاعودیتان نەداوە یعنی مانگانە نەتان داوە ئێوتمان داومانە بە هەرێم وتیان هەرێم کەس نازانێت چی لێ کردەوە تەمان سندوقی تەقاعود
من كاندام برلمانم 47 مليون دينار توقيفات تقاعديان لسلم ثابت كردو معنانا لو موشه تقاعدي كم دني يجلس السي ليبرن يا يجلس السؤال ليبرن بوي او توقيفات تقاعديه باش تصوري متهاو تابر كري خانه نشینان هەمووی ئەبێتە یەک سیستەم بەڵام ئەوە وەک ئینگلیزەڵێن ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو لەسەر پلە بەرزکردنەوە ئەمڕۆژ دادگا سکاڵایەکی دواخست فەرمانبەران بۆ هەفتەی سێ هۆکارەکەی چێوە ئایا لەمەوە دەبێت پلە بەرزکردنەوە دەست پێ بکە کە فەرمانبەران و مامۆستایان دادگای باڵا ڕەنگە هەندێک جار بڕیاری داوە خۆی ملاحەزەی هەبوو بێ لەسەریان باشە ئەم بڕیارانەی ئەخیر نەبێ مەسەڵەن ئەم دوو بڕیارەی موچە و ئەوەی انتخابات باشە گەورەترین با بڵێن تەفاعلی شەقامی لەگەڵ بوو بۆیە دادگای باڵان نایەوێت بڕیارێک بدا کە زۆرینەی خەڵک نیگەران بێ ئەوێ بڕیارێک بدا کە زۆرینەی خەڵک لەگەڵ یابێ بۆیە ئەوێ دیراسی ئەو واقع بکابزانێ فعلەن لە هەرێمی کوردستان چونکە کاتی خۆی ژمارەی فەرمانبەران و پلەی فەرمانبەران کە حکوومەتی هەرێم تۆماری کردووە نە ژمارەی فەرمانبەران دقیقە نە پلەی فەرمانبەران دقیقە و نە ئەو وەسایق و بەڵگەنامانەی کە لەناو ئیزبارەی مۆزەفینە هەیە دقیقە دەیڵمەوە پلە بەرزکردنەوەش دەست پێ بکەوایە بەتاکید دەبێت دەست پێ بکە ئەبێ ئەو بە سەبقی ئەحداث نەکەوین ئەبێ محکەمەی ئیتیحادی بڕیار بە بۆیە کە بڕیاریدا ئەو بڕیارەکەی بۆ هەمووان ملزەمە باشە بەس بەگشتیان بڕیارە دڵخۆشکردن هەردوو بڕیارەکە لەبارەی هەڵبژاردن و لەبارەی موچەشۆ بە کورتی بێسپاس دەکەم ئەم بڕیاری هەڵبژاردن مەسعود محەممەد کتێبێکی هەیە لێ عادەت التوازن إلى الميزان المختل گەڕانەوەی باڵانس بۆ ئەو ترازووە لاسەنگەی کە لە هەرێمە هەموو هێزە سیاسیەکان ئەچوونە انتخابات و بەرامبەر بە پارتی 11-0 نەما تەزویرات نایڵن چکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراقیکە مراقبینی دەولی بەشداریەکەن هەموو هێزە سیاسیەکان ئەبنە ڕەقیب بازنەی دهۆک بۆ خۆی دەنگەدا بازنەی سلێمانی بازنەی هەولێر لە انتخاباتەکە ئەگەر سەیری باڵانسەکە بکەی 38 ئەندام لە شارێکە بەڵام شارەکانی تر مەحروم بوو هەڵەبجە حیسەی خۆیە بێ سلێمانی حیسەی کەس حیسەی کەس ناخۆ لەبەرەوەی تەوازونێک دروستەکە لە نێوان هەرێما بەنسبەت موچەوە جۆرێک لە عەدالەت دروستە بێت لەناو موچەخۆرانە لەگەڵ ئەوەی ئەوەندەیان خەڵکی بێشەهادە تعین کردووە فرسەتیان نەهێشتۆتە بۆ گەنجە تازە دەرچووەکان کە ئەوە یەکێکە لەو زوڵمانەوە نەیشیان توانیوە زەمینەیەک دروستکەن بۆ ئەوەی کەتی تایبەت بژێتەوە سوپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حازر ڕەشید ماندوومان کە سوپاسیان دەبوون دەکەین سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ